پێدەچێت تەقینەوەکانی بەیروت بەهۆی بۆمبۆ بوو بێت کە هێرش و دژمنکاریەکی تۆقێنەرە و وەک پسپۆڕان و فەرماندە سەربازیەکانیشمان ئاماژەیان پێکردووە ئەوەی لە بەیروت ڕوویداوە بەهۆی هێرشێکەوە یان جۆرە بۆمبێکەوە بووە. هاوخەمی خۆم ئاڕاستەی لوبنانەکان دەکەم و ئامادەشین هاوکاری پێشکەش بە وڵاتە بکەین نزاکانمان بۆ سەرجەم قوربانەکان و کەسوکارەکانیان. About 20,000 Australians at any one time who are in Lebanon. دیارە بەهۆی تەقینەوەکانی بەیروتەوە هاوڵاتیەکمان لەو ڕووداوە کوژرا و زیانی ماڵی زۆریش بەربینای باڵۆزخانەکەمان کەوتووە. بۆ ئێمە هاوخەمی خۆمان بۆ لوبنانەکان دەردەبڕین و لە نێو کڵێساکانیشماندا نزا بۆ قوربانەکان و کەسوکارەکانیان In Beirut in particular at the moment, you can see from the image of the blast, it is just absolutely devastating.